إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. داواکارم لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ئیسلاحی حاڵمان بکا، هیدایەتمان بدا، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزرامان بکە لەسەر دیندارێتی، لە گوناحمان خۆش بێ، عەفومان بکە لە گوناحی باوک و دایک و برا و خوشک و کەس و کارمان خۆش بێ. خوای تەعالا تەبایی و برایەتی و خۆشەویستی بخاتە نێوان دانە دانە خێزان و کۆمەڵگاکانمانەوە. یا ڕەبی خوای لێت ئەپاڕێنەوە، لە بارانی ڕەحمەت نەمانگریتەوە، خێر و بەرەکەت بڕژێنی بەسەر وڵاتمانە، شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەت ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێکردوین بە تایبەتی. یا ڕەبی خوایە شیفایان بدەی، یا شافی شیفایان بدەی یا الله. یا ڕەبی ڕزق و ڕۆزی ئەوانە بەرفراوان کەی کە ڕزقیان تەنگە، کە داوای دوعای خێریان لێکردوین، دوعای ڕزقیان بۆ بکەین. یا ڕەبی خوایە ڕزقیان بەرفراوان بکەی. یا ڕەبی خوایە ئەوەی کێشەی هەیە کێشەکەی چارەسەر بکەی. یا ڕەبی خوایە ئەوەی گیراوی هەیە گیراوی دەرباز بکەی. یا ڕەبی خوایە ئەوەی کە حەز لە ژیانی هاوسەرگیری و داوێن پاکیەکە خوایە بە نسیبی بکەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی هیدایەتی گەنجەکانمان بدەی، دامەزراویان بکەی. یا ڕەبی خوایە دڵیان ببەسیت بە وڵاتی خۆمانەوە. یا ڕەبی کار و کاسبی لە وڵاتمانە زیاد بکەی، بەرەکەت خەیتە کارەبا و ئاومانەوە. یا ڕەبی حکومەتمان چاک بکەی. یا ڕەبی کاربەدەستانمان ئیسلاح بکەی. یا ڕەبی خوایە لە گوناح بە دووریان بگری، بەزەیی و ڕەحم بخەیتە دڵیانەوە، چاویان لە ملەتەکەیان بێ. یا ڕەبی خوایە وایان پێ بکەی یا ڕەب العالەمین، بەدوای ئەوەیە بگەڕێن تۆ لە خۆیان ڕازی کەن و ملەتیش لە خۆیان ڕازی بکەن یا ڕەب العالەمین. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، لە ئەو زنجیرە باسەی کە بڕیارماندا دەستی پێ بکەین لە هەفتەی پێشووەوە باسی ناوە جوانەکانی خوای پەروەردگار، ئەمڕۆ ناوی ئەلمەلیکم بۆ بەڕێزتان هەڵبژاردووە. ئەلمەلیک واتە پادشا. ناوی مەلیک لە قورئانی پیرۆزە هاتووە لە چەند شوێنێکە و لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای تەعالا لە سورەتی مؤمنون ئاەتی 116 ئەفەرمێ فتعالى الله الملك الحق لا إله إلا هو رب العرش الكريم. هروها لسورة حشر خوای تعالى لآياتي بسوسي أفرمي هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون. خوشويس من أفرمي صلى الله عليه وسلم إن الله تعالى ينزل كل ليلة إلى السماء الدنيا حين يمضي ثلث الليل الأول ويقول حموس يكت شوارع خوای تعالى ببندكاني أفرمي أنا الملك من بادشام، أنا الملك من بادشام، من ذا الذي يدعوني فأستجيب له. كي هي دعوابك با دعوابك تا ولامي بموا. من ذا الذي يسألني فأعطيه. كي هي داواي هرچیم لێئەکا لێم ئەپاڕێتەوە تا پێی ببەخشم. من ذا الذي يستغفرني فأغفر له. كي هي داواي لێبوردن بکات تا لێی خۆش ببم. فلا يزال كذلك حتى يضيء الفجر. بەردەوام وایە حتا وەکو فجر هەڵدێ و بانگی بەیانی ئەدا. ئەمە متفق عليه ئەم حەدیثە. كوابو لفظي ملك ناوي جواني ملك لقرآن ولا سنة شاهاتوا. هروها
ناوي مليك بمعنى مالك اسم فاعلش هاتوا او تا ئێمە لسورة فاتحة هەموو جارێک ئەیخوێنینەوە مالکی یوم الدین یەکێک لە ناوە جوانەکانی خوای تەعالا مالیکە خوای تەعالا مالک و خاوەنی ڕۆژی سزایە ڕۆژی پاداشدانەوەیە قل اللهم مالك الملك هەروەها لە سورەتی ئالی عیمرانە بە هەمان شێوە هاتووە و لە حەدیثیشە هاتووە خوای تەعالا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا مالك إلا الله عز وجل بلفظ مليكش هاتوا ملك ومليك بياء بوشي ويش هاتوا خوي تعالى فرمي إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر وهروها لحديث شا مليك هاتوا اللهم بيغمر فرمي صلى الله عليه وسلم فير معناك بيانيان أم دعايا بكين همو بيانيانية همو إيوارانية همو كات خوتن بلين اللهم عالم الغيب والشهادة فاطر السماوات والأرض رب كل شيء ومليكه أشهد أن لا إله إلا أنت أعوذ بك من شر نفسي ومن شر الشيطان وشركه يا وشركه ملك يعني شي خوش يسكان ملك واتا إمام غزالي أفرمي هو الذي يستغني في ذاته وصفاته عن كل موجود ملك أويك بذات صفاتي بيويسي بهيج تكني لنبونا ورا وهمو موجودك إيش بيويسيان بأوهي هيج موجودك يعني هيج بونورك خواهي تعالى بيويستي بينيه وهرچی بونوريش هي بيويستيان بأوه أو ملكة مالك واتا خاوني همشتكان هيج تكنيه إلا خوا خاونيتي مليك لوجه بلاغتك بقوتره يعني بهيستره معناك قورتره خوي تعالى خاوني همشتكانا هیچ شتێک لەم دنیاە نییە ئللا لە ژێردەسی ئەوایە پادشایە خاوەنێتی هیچ لە دەسڵاتی ئەو دەرناچێ ئەو مەلیک و پادشایانەی کە جار جار خۆیانیان لێ ئەگۆڕێ وەکو نەمرود کە ئەڵێ ئەنا ئوحیی و ئومید من زیندوو بوونەوە و مردن بەدەستی منە یا فرعون کاتێ ئەڵێ بە قەومەکەی ئەڵێ ئەنا ڕەبکم الئەعلا من خوا گەورەکەی ئێوەم خوا بەرزەکەی ئێوەم ئەمانە کاتێ دێتە سەر حەقیقەت هەر چەند ساڵێک بەسەریا ئەڕوا تەماشاکەی وانییە ئەو نەمرودە ئەبێ بە لاشەیەکی مردوو ئەو فرعەونەش لە ئەو ئاوەی کە شانازی پێوە ئەکرد ئاو بە ئاوی نیل شانازیە کرد دەوێت من خوای ئێوەم ئەلەیسە لی ملک مصر وهذه الأنهار تجري من تحتي ئایا من ئەوە نییە پادشای مصرم والروبارەکان بەژێرمان ڕێەکە هەر ئەو ڕووبارەی کە بەژێریان ڕێەکرد هەر ئەو ڕووبارە خنکاندی و دوای ئەوە خوای تەعالا جەستەکەی یەڵاوەتەوە بۆی ببێتە عیبرەت و پەند هەموو مڵک و دەسڵات و ئاڵتونەکەشی لە مەتحەفا دانراوە بۆی خەڵک بزانێ ئاڵتون کەس ناکا بەخوا ئاڵتون مەنعی کەس ناکا لە مردن پارە و پول و سەروەت و سامان تەنها ئەوە نەبێ هەندێک خەڵک پێ خەڵەتێ ئەگینا کەس ناکا بەخوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ يطوي الله عز وجل السماوات يوم القيامة خوای تعالى للروج قيامته كبريار أدا دنيا كوتاي بيبي همو زوي لفكا خوای تعالى دايا بوشي وكو چون نسراويك آوا جاران لفيانا كرد نسراو آوا خوای تعالى لفيكا پاشان خوای تعالى أفرمي أنا الملك أفرمي من پادشام أين الجبارون كوا مليكة كان كوان أواني كخوانيان لأبو بمليك كلا الراسية أوان هيج نبون كوان هان لكوي أنا الملك أين الجبارون أين المتكبرون أتى على الكل أمر لا مرد له حتى قضوا فكأن القوم ما كانوا زمان يبديت سرى
کە تەکید دێ گەڕانەوەی نییە حتا وای پێ دێ کە ئەنەهو خەڵک نەبووە لەسەر ئەم زەویە کە ئەنەهو کەسی تیان نەبووە. بۆیە خۆشەویستەکانم ئەبێ بە جوانی لەو ناوە جوانەی خوای پەروەردگار تێ بگەین و چەند سوودێکی تریش لەو ناوە جوانەی خوای گەورە یا ئەو سێناوە کە ڕەبتە بەیەکەوە چەند سوودێکی لێ ببینین. یەکەم ئیعتراف بکەین کە دەسڵاتی مطلق دەسڵاتی ڕەهاهی خوایە. من دەسڵاتم هەیە بەسەر مناڵەکانمە بەسەر خێزانەکەمە، تۆ دەسڵاتت هەیە بەسەر دائیرەکەتە، زابتێکە دەسڵاتی هەیە بەسەر سەربازەکانیە، وەزیرە دەسڵاتی هەیە بەسەر فەرمانبەرەکانیە، سەرۆکی وڵاتە دەسڵاتی هەیە بەسەر هەنیەشتی وڵاتە. بەڵام ئەم دەسڵاتانە خۆشەویستەکانم هەمووی سنووردارە. کێ ئەتوانێ بڵێ ئەم دەسڵاتانە ڕەهایە یعنی بێ سنوورە؟ کەس ناتوانێت. بەڵام دەسڵاتی خوای پەروەردگار بێ سنوورە، ملکی خوای تەعالا بێ سنوورە، خاوەنی هەموو ملکەکانە. لە ڕاستیە وەکو حەقیقەت هیچ کەسێ خاوەن ملک نییە ئیلا خوا نەبێ، هیچ کەسێ خاوەنی ملک نییە ئیلا خوا نەبێ. پرسیاریان لە کابرایە کرد، خەڵکی دەشت بوو، پرسیاریان لێ کرد هەنیە مەڕی دابوو لەبەر، وتیان پێی وتیان ئەم مەڕانە هی کێیە؟ وتی ئەمە هی خوایە بەس ها لە ژێردەسی منە. الله لەو عەقیدە والله دکتۆرەکان پرۆفیسۆرەکان ئەو عەقیدەیانە نییە، والله نییانە. هەندی عەقیدە لای پیاوی لە هەندی عەشایر هەیە والله ئاواتە خوازی. ئیمامی غەزالی ئەفەرمێ لە ئاخیرا دوای ئەو هەموو علمەکە پەیای کرد فەرمووی ئاواتە خوازم ئێستا جارێتت بگەڕێمەوە بۆ سەر عەقیدەی پیرێژنەکان و پیرەپیاوەکان، ئەوانە خوا جوان ئەناسن. زۆر جوانە ئەو قوتعەیە کە هەندێک هەڵێ واسێ لە بەردەمی باڵەخانەکەیە ئەنووسێ الملك لله عیمارەی فڵانە کەس، مڵکی خوایە بەس ئەمڕۆ ئەمە ها لە ژێردەسی منە. ئەوە حەقیقەتەکەیە، ئەوە حەقیقەتەکەیە. تۆ خاوەنی هیچ نیت، سیارەکەت هی تۆ نییە، واللهی ماڵەکەت هی تۆ نییە، دوکانەکەت هی تۆ نییە، ئەوانە هیچی هی تۆ نییە، خیبرە و شەهادەکەت هی تۆ نییە. مهمترین دکتۆری ئەم دنیاە کە خەڵک ئیسفادەی لێەکا دکتۆر هەیە ئاوایە، لەوانەیە تا ئێستا هەزارەها کەسی شیفا دابێ بە ئیزنی خوای پەروەردگار، بەڵام یەک تۆز خوێن جامد ببێ لە ناو مێشکیا تەواو ئەبێ بیبەی بۆ خەستەخانەی شێتەکان. هەموو شتەکان هی خوایە، نابێ هیچ کەسێ پێوە بنازێ، نابێ هیچ کەسێ پێوە بنازێ. ئەم زوانەی کە قسەی پێەکە هی خوایە، ئەو گوێیانەی کە پێی ئەبیسی هی خوایە، ئەو چاوانەی کە ئەیبینی هی خوایە، خوا مەلیکە. والله ئەو حرەکانە کە ئەیکەی هەمووی هی خوای پەروەردگارە، ئەو هێزەی کە هەتە هەمووی هی خوای پەروەردگارە. بۆیە ئەبێ ئاوا تێ بگەی، ئەگەر ئاوا تێ نەگەی مەسئلەکان خەتەرە. قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء. ئەی پەروەردگاری من، تۆ خاوەنی هەموو پادشای هەموو ملکەکانی، مەلیک و پادشا و خاوەنی هەموو شتەکانی، ملک تۆ ئەیدەی، تۆیش ئەیگریتەوە، عزت و سەربەرزی وتعز من تشاء، تۆ ئەیدەی بە هەر کەسێ بتەوێ، وتذل من تشاء، هەر کەسێکیش بتەوێ خۆت زەلیل یەکەی. بيدك الخير، هرچی خير هي قشتي بدسي تو يا رب العالم إنك على كل شيء قدير. والله تو بسرها مشتكانا بتواناي رسولي خوا صلى الله عليه وسلم خوا فيريكا بي بلي أي محمد صلى الله عليه وسلم سورة أعراف آياتي 128 قل لا أملك لنفسي نفعا ولا ضرا إلا ما شاء الله ولو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء. بلي بيان أي محمد صلى الله عليه وسلم من هيج قازان جو زراريكم بدسنية بيغمر صلى الله عليه وسلم بيغمر خوا بيه فرمي بأمتكت بلي قازان جو زرار بدسي منية أجر غيب بزاناية شتيكم بخو ما كرت
نەمەیە لازیز دەرێکم بەر بکەوێ، نەمەیە لا هیچ نەخۆشیەکەم بۆ بێ، نەمەیە لا هیچ قازانجێکم لە دەست دەربچێ. بەڵام ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەتوانێ، ئەی خەڵکی تر، زۆر جار تۆ خەڵەتاوی بەو ماڵەی کە هەتە، بەو چەند دەفتەرەی کە هەتە، بەو مڵکەی کە هەتە، زۆر جار پێی خەڵەتایی. لە کتوپڕێکا پێتیان وت کلێت ئەوەستی، هەردوو کلێت وەستاوە، ئەبێ ئەو خانووەی شانازی پێواکەی ئەبێ بیفرۆشیت، شتی بخێتە سەر کلیەکانت یا کلیەی مناڵێک لە مناڵەکانت. جوانترین سیارە ئەکڕی 8 دەفتەر 7 دەفتەر 6 دەفتەر ئەوەی کە خەڵک ئەیکڕێ دەوڵەمەندەکان لە کتوپڕێکە ئەبێتە مایەی تیاچوونی خۆت و ماڵ و مناڵت. یعنی مڵکی تۆ نییە، یعنی مڵکی تۆ نییە، خۆت مەخەڵەتێنە. دائیمەن داینەمە مڵکی خوایە. ئەگەر ئێمە بەو شێوازە تەماشای شتەکان کەین، وەڵڵاهی شەیتان نامان خەڵەتی. ئەگەر بزانین هەموو شتەکانمان هی خوایە، وەزع گۆڕێ زۆر. ئەو کاتابی بەخوا ناسێکی جوان بە جوانی لە خواتی ئەگەی. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، شەیتان نەمان خەڵەتێنێ. خۆشەویستەکان، شەیتان زۆر کەسی خەڵەتاندووە. فەرقی بەینی ئیماندار و کافر چییە؟ کافرەکان قەناعەتیان وایە کە غەیری خوا خاوەنی شتەکانە، بەس تۆی ئیماندار قەناعەتت وایە هەموو شتەکانی خوایە. ئەلەم دنیا، بەڵام لە ڕۆژی قیامەتە کافرەکانیش وەکو من و تۆ حەقیقەتەکان ئەبینن. خۆشیەکەی لەوەیە، خۆشیەکەی ئەوەیە سەبر بگرین. چەند هەنگاوێکە ئەو کافرانەی کە شانازی بە مڵکەکانیانەوەکەن یا بە مڵکی کاربەدەستەکانیانەوەکەن، وەڵڵاهی خۆشەویستەکانم ڕۆژێتی ئەوانیش وەکو من و تێگەن. بەس دوای چی؟ بعد فەوات الئەوان، دوای ئەوەی کە کات تێپەڕەکە قیمەتی نییە. ئاخر ئازایەکە زانی لە چیایە؟ ئازایەکە ئەوەیە ئەو ڕۆژە نەهات بێت تۆ بزانی کە ئەو ڕۆژە هات قیمەتی نامێنێ، یعنی ئەو ڕۆژە هات هەمووی ئەیزانی، ئیتر ئازایی نییە. ئازایەکە ئەوەیە ئەمڕۆ بیزانی پێش بەیانی. هارونی ڕەشید پادشایەکی عەزیم بوو، طبعا ناشرین کراوە، یەکێک بۆ لە پاشا گەورەکان. ساڵێ جیهادی کردووە لە پێناوی خوا، ساڵێ حەجی کردووە لە پێناوی خوا، هەتا مردووە بە پاشایەتی. پاشایەکی عەزیم بووە هارون ڕەشید. مڵکەکەشی زۆر گەورە بووە، لەم پەر عالەم ئیسلامی و هەتا ئەو پەر ئیسا 56 دەوڵەتە. ئەو کاتە ئەو مەلیکی گشتی بوو. کاتێ هەور بچوایە باران نەبارایە، ئەیوت هەورەکە بۆ هەرکوێ چی بچۆ، دوایی ئەبێ لە هەرکوێ ئەباری ببارە، دێتۆ واریدەکە دێتە ناو خەزیێنەکەی ئێمە، دێتۆ بۆ بەغا. ینی ئەمەنە دەوڵەتەکە گەورە بووە، لە هەرکوێ بارانەکە ئەبارێ هەر ئەبێ بێتۆ بۆ ئێرە. ئەم پیاوە ڕۆژێکیان بە کابرایەکە بێ لە لایە وەزیرە، پیاوێکی چاکە، زۆر جا پێڵێ نەسیحەتم کە جاران خەڵک وەزیر ئاوای دەدەنە، وەزیرە ماساوچیەکان. ئاخر ئیمڕۆ هەرچی مەلیکمانە وەزیرە ماساوچیەکان فەوتانیان نەزانن، هەرچی مەلیکی خراپە ئەمڕۆ وەزیرەکانی خراپن. خۆی هەر بەشەرێکە وەکو من و تۆ. وەزیرە ماساوچیەکان نەسیحەتیان ناکەن، ڕاستیەکان ناخەنە بەردەستیان. جا ئەو وەزیرە وتی نەسیحەتم کە، ئەویش بڕێ وەستا چۆن چی بڵێ، زۆر جار نەسیحەتیە کرد. ئەلەو کاتە گڵاسیە پەرداخی ئاویان هێنابۆی، هات بیخواتۆ فەرمووی قوربانیەک تۆز ڕابوەستە. فەرمووی ئەگەر ئێستا منعت بکەن بڵێن ئەو ئاوە نابێ بخۆیتۆ چیەکەی؟ فەرمووی وەڵڵاهی نیوەی مڵکەکەم ئەدەم بەس بێڵن بیخۆمەوە. دەی فەرمووی بیخۆڕنەوەشی گیانت بێ. خواردیەوەی دوای ئەوەی خواردیەوەی فەرمووی قوربان ئەی ئەگەر ئێستا بڵێن کاکە نایڵ ئەو گڵاسە ئاوە ئەو پەرداخە ئاوە نایڵن لە گیانت دەرچێت، چی ئەەکەی بۆ ئەوەی لە گیانت دەرچێوتی؟ وەڵڵاهی هەرچی مڵکەکەم هەیە ئەیدەم بەس لە گیانم دەرچێت. فەرمووی سوبحان الله، ئەم مڵکەی تۆ گڵاسی ئاو نایێری، عەجیبە. دەستی کرد بە گریان هارون ڕەشید، دەستی کرد بە گریان، چونکە زانی ئەم مڵکە خەڵخەڵەتێنەرە. کاتێک کە گەیشتە سەرە مەرگ زانی ئەم مڵکە هیچ سفادەی نییە. داوای کرد وتی بمبەن پێش ئەوەی یعنی بمبرێ، وتی بمبەن قەبرەکەم پێ پیشاندن با قەبری خۆم ببینم. قەبرەکان بۆ حازر کردبوو. کاتێ بردیانە ئەوێ دەستی کرد بە گریان، گریانێکی زۆر، خەریک بوو گیانی لەگەڵ یا دەرەچوو.
فەرمووی یا من لا يزول ملكه ارحم من قد زال ملكه ئەی ئەو زاتەی کەوا قەت مڵکت نافەوتێ هەر خۆت هەر مەلیکی و هەر ئەمێنی ڕەحم بەو کەسە بکە کە مڵکەکەی لەدەستدا. خاڵی دووەم خۆشەویستەکانم، خوای تەعالا لە سوورەتی یوسفە باسی پێغەمبەر یوسفمان بۆکە. پێغەمبەر یوسف لە ئاخر ژیانیا ئەڵێ ڕەبی قەد ئاتەیتەنی من الملك وعلمتني من تأويل الأحاديث. يعني باسەوە کە خوایە تۆ مڵکێکی زۆرت پێدام، علمێکی زۆرت پێدام، فێری تەویلی خەوت کردم، یا ڕەبی بمرێنە بە مردنێکی پاک و چاک و ئەوانە. زانایانمان ئەفەرمن ڕەبی قەد ئاتەیتەنی من الملك، ئەڵێن یعنی تۆ بڵێ ئەو دەسڵاتە بێ وا خوا دایە یوسف لە ئاخری عمریا، ئەڵێ ئەوەی شانازیەکی تیا نییە، خۆ خەڵکی تریش دەسڵاتی پێدراوە کافریش بووە. ئەڵێن مەبەست یوسف لەیرە ئەو مڵکە ئەزانین چییە؟ ئەو لە حەزاتەیە کە ژنەکەی عەزیزی مصر داوای داوێن پیسی لێ کرد، ئەو فەرمووی مەعاذ الله، تیان ئەوەیە. مەلیک ئەوە نییە پارەی هەبێ، دەسڵاتی هەبێ، مڵکی هەبێ. مەلیک ئەو کەسەیە کە بتوانێت شەهوەتی خۆی بپارێزێ بگرێ. مەلیک ئەو کەسەیە کە ڕەشمەی شەهوەتەکانی لە ژێر دەستیا بێ، هەر کاتێ بتەوێت بەو شێوازە بیبەی کە خوا گەرەکێتی، ئەوە مەلیکە. هەر کاتێ زاڵ بووی بەسەر نەفسی خۆتە مەلیکی، هەر کاتێ ڕەشمەی ئارەزوەکانت بەدەستەوە بوو مەلیکی، هەر کاتێ شەهەواتەکانت تۆ ئەدبرد بەو ئەولا ئەو تۆی نەئەبرد مەلیکی، هەر کاتێک توانیت ڕێگای حەق بگریتە بەر و ناحەقیش زەرەق و بەرەقەکەی دیار بوو تۆ حەقەکەت هەڵبژارد مەلیکی. لە حەربی عالەمی دۆمە پادشایەک لەو پادشایانەی کە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا لە ئەوروپا، لە ئاخر شت قسەیەکی جوانی کرد کابرا، وتی ئێمە توانیمان ئەم سەرکەوتنە مەزنە بەدەست بێنین، توانیمان عالەم بگرین، بەڵام نەمانتوانی زاڵ ببین بەسەر نەفسی خۆمانە. مەلیکێکە، پادشایەکە، دەسڵاتدارێکی گەورەیە، دوو شت هەڵێ خەڵەتێنێ، ژن پارە. هەمویان ئەسیری ژن و پارن. زۆربەی دنیاشی تێکداوە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ هەنێک کەسەیە هەوا و ئارەزوەکان یعنی ژن و ئەمانە وای پێ کردووە بۆتە خوای. ئەفەڕەئەیتە من اتەخەذە ئیلاه هەوا. و لە شوێنی ترا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تعیس عبد الدرهم تعیس عبد الدینار. هەنێک کەسەیە قەسەم بەخوا دینار و درهەمەکەی کردوتە خوا. وەک چۆن ئیطاعی خوا ئەکا نایکا ئیطاعی خوا، بەس ئیطاعی پارەکەیەکە. بۆیە زۆر خەتەرە. ئینسانی مسلمانی ڕاستەقینە ئەو کەسەیە کە ئەوەی لە خەزێنەکەی خوایایە متمانەی زۆرتر پێێتە ئەوەی لە ناو دەستایەتی و لە ناو سنووقەکەی ماڵ و لە ناو خەزێنەکەی ناو ماڵایەت. عەبدوڕەحمانی کوڕی عەوف پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو، تاجرێکی، یەکێکە لەو دەکەسەی کە مژدەی بەهەشتیان پێدرا. عائیشەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی ئەترسم عەبدوڕەحمان ئەمەنە پارەت زۆرە، ئەترسم بە ئاسانی بەسەر پردی سیراتە نەتوانی تێبەپەڕی، یعنی پارەکانت تاخیرت کە. فەرمووی والله ئین شاء الله وەکو بەرق بەسەریاتی ئەپەڕم، چونکە والله دڵم بە یەک درهم خۆش نییە لەوەی کە هالە خەزێنەکەمە، هەر ئەزانم و دڵنیاشم ئەوەی لای خوایە زۆر لەوە زیاترە کە لای منە، بۆیە باکم نییە هەرچی خوا فەرمان بکە من جێبەجێ یەکەم و گوێش نادەمە پارە، بۆیە بە ئیزنی خوا نایلم ئەم پارە دوام بخا لەسەر پردی سیرەت. پیاوچاکان ئاوا بوون. بە یەکێک لە پیاوچاکان وتیان نەسیحەتمان کە وەسیەتێکمان پێ بکە، فەرمووی ببە بە مەلیک لە دنیا. ئەیوتیان چۆن ببین بە مەلیک؟ فەرمووی مەلیک ئەو کەسەیە لە دنیا کەوا دنیا لای بێقیمەتە، هەر کاتێ دنیا لات قیمەتدار بوو تۆ عەبدی دنیای، ئەو کاتە مەلیک نیت، بەس هەر کاتێک دنیا لات بێقیمەت بوو تۆ پادشای دنیایش ها لە ژێردەستی تۆیە. خوا ئیسلاحمان بکە.